وەرزش و یەکێتی و نێبوونەوە دەبنە دروشمی نیشانە و بناغێکی پتە و بۆ سەرەتای دەستپێکردن و بەنیادنانی نەوەی وەرزشکاری نوێ. لە پەیڕەوی کۆنگرەی 4 یەکێتی نیشتمانی کوردستان گشت مافە ڕەواکان بە گشتی و گەنجان و وەرزشکاران بە تایبەت پێداچوونەوەی جدی بۆ کرا تا سەرکردایەتی یەکێتی گەیشتە ئەو بڕوایی وەرزشکاران لە نێو کوردستان بە گشتی ماف و داوای خۆیان بگەێنە هاوسەرۆکان، ئەویش ڕاستەوخۆ لە ڕێگەی نوێنەری وەرزشی لە نێو سەرکردایەتی نوێ بە دانانی سەرۆکی بۆردی وەرشی تا لە نزیکەوە داوا و خواستەکانی وەرزشکاران بگەێنێتە هاوسەرۆکان. وەرزشکاران و بەرپرسانی وەرزش لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێن یەکێتی دوای ئەنجامدانی کۆنگرەی 4 بە بەرگێشی نوێوە دەرکەوت بە تایبەت لە بواری وەرزش بە دانانی بۆردی وەرزش بۆ ڕێخستنەوە و پێداچوونەوەی وەرزش. ئەتوانم بڵم یەکێتی نیشتمانی دوای کۆنگرەی 4 لە هەموو کایەکانە بەرگێکی نوێ و بەهێزی بەخۆیان کردێتەوە بە تایبەتی لە بواری وەرزشە کە ئێستا جێگەی خۆشحاڵی وەرزشکارانە کەسێک هەیە بۆردێکەیە کە وەکو لێپرسراوی وەرزشی یەکێتی نیشتمانی کوردستان دەست بەکار و ئێمە سوپاسی کاگارام پیرۆزبایی لە کاگارامی قادر خەبات دەکەین کە ئەو شەرەفەی پێبەخشراوە و بۆیە داواکارین لە ئاس ئەو داواکاری و کۆنگرەی 4 یەکێتی نیشتمانی کوردستانە بتوانین خزمەتێکی وەرزشکەین و هەموو هێز و توانای وەرزش لەو بۆردا کۆبکەینەوە بیکەینە خزمەتی وەرزشکاران و وەرزشکاران لە دەوری بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستان کۆبکەینەوە. ئەفسانەکانی نێو یاریگا و پاڵەوانەکانی کورد کە ڕۆڵی بەرچاویان هەبووە بەڵێن دەدەن لەگەڵ نوێبوونەوە و دروستبوونی یەکێتی نوێ پێکەوە هاوکارانە وەرزشی کوردستان بەگشتی و سلێمانی و هەڵەبجە و دەوروبەری بەتایبەت بەرەو پێشبەرن شان بەشانی بۆردی یەکێتی نیشتیمانی کوردستان. 3-4 مانگە ئەنێ ئەو دیڕەسەت دانیشتیان لەگەڵ برێدمەیل عەزیز گەل مەسئولیت ئێکەتی لە سلێمانیە يعني قدامك كيف خوشين أتو بمما سليمان لبغداي وإن شاء الله أو رجانا قرار نياهي إن شاء الله ددينو كهوار بيت عن أكيد كبير يعني خدمتي همو كردستاني بكين ونبى سليماني همو يعني حلب درب الدخان يعني همو نقطة كردستاني راستي كأسكا هوار ملا محمد يعني راستي من بيت تشتكي بكين يعني حياة بينا دري لسر سليمانية رياضة سليمانية بينا بيش كردستان بينا بيش وتظني يعني إمكانية ميتة يعني بالسليمانية كملعب كأمان إن شاء الله بمستقبلي وإن شاء الله هدفي منه وهدفي مكتب سياسي راستي يعني مكتب مسؤولية إكتنا. یەکێتی هەمیشە داهێنەر و دامەزرێنەری نوێبوونەوە بووە لە گەڵ گەنجان بۆ پشتیوانی و پاڵپشتی توانەکانی گەنج. ئەم جارەش نێبوونەوەی یەکێتی دیسان گەنجانی وەرزشکار و وەرزشدۆستی دڵخۆشتر کرد بە هەوڵە بەردەوامەکانی و دروستکردنی بۆردی وەرشی تایبەت بە مافی وەرزش لە کوردستان و عێراق. محەممەد حسەین گەلی کوردستان، سلێمانی.